جگە لە پۆستی سەرۆکیەکێتی تۆپی پێ پۆستی ئەفسەریشت هەیە بەێ ئەو بابەتە چۆنە ئەفسەر وەزیفەیە وەزیفەکە ئەوە پەیوەندی بە تۆپانێ نەبوو بەس لە لایەک پەیوەندی پێ بکە کولیە شۆتەدا مەزالێکوانە ئەو سەبەب بوو کاک فرانسۆ سەبەب بوو چوینە کولیە شۆت پێوانی خەریجەکان چوینە کولیە شۆتە بووی نەزابەت ئەو زەوەی برادەرمانە بوو ئەبوو بەکرد لاعیب ئێستاش مدەڕی بوانەیە ئەبوو دێگۆ ئەوە بوو ناوی چییە مەدەنی بوو نەمان دوێرە لەگەی قسە ئێستا بتە زابوت تەوقیفمان دەکە خۆشیەکەی لێکوان ئەوە بوو ئەو وەزیفەی کەدا ئەوە ئیستحقاقی ڕاضی بدایانەمە لۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان تەعین بی ئەگەر خوا نەخواست ئەم بە عمردا چویانەوە بی ژیان نامینەی تەقاعدەکە هەروە هەموو ژیان وایە تەقاعدەکە دۆ ببینێت و ماڵ منداڵ ئەوە خزمەتە چیمەی کرد نەکو واللهی ئەمن وەکو وەزیفە قەت ڕۆژێک لە ڕۆژان حسم نەکردیە برێمە من بە وەزیفەی بسمە فلانجێ نانا ئەبەت نهائیەن زۆر باس کرێت زیاتر پێت خۆشە خەڵک وەکو کاتن بانگت بکات و بۆ زیاتر باشە کاپتن پێم خۆشە چەند یادگاریەکم بۆ باس بکەی ئەو جارە لەگەڵ تیپی لاوانی ئەتڵەسی لەگەڵ شوان مەجید و کاک سەرتیپ و ئەمان یادی بەخێر سەرتیب لێرە نێرە دەرەیە هەرکوو ڕۆی ئەوها ینی نەماندیتەوە لە بەلجیکایە ئەو برادرانەی دیکە شوان مەجید برادری منداڵیە لە منتقەی پێکرابووین لە تەیلاوەی کەماڵ ئەتلەسە بەختیارە ئێستا لە لەندەنە کاکتەهایە ئەوانە هەموو برادرمان بوو کاک ئیسماعیل لەسەر ئەمریکایە خوش فایل دەبین پێی هەردوو پێی بڕایتەوە سوکەری هەبوو ڕاستی پێ دڵگرام بووین ئەوانە پێکرا سەفەرمان دەکرد پێکرا تۆپانێمان دەکرد بەسکەینە تۆپانێمان دەکرد ئاگار دێبی نادی هەولێر کە تەفەڕوو دەبووین دەوری خلاص دەبوو دەوری عێراق لە عوتڵەکەی دەمانگوت چ بکەین دەچوینە فەریقی ئەتڵەس دەچوی سەفرەمان دەکرد ئەو منتیقانەی هەولێرە نیە هەموومان کردیە ئێستا گوند بە گوند دەزانین ئەوەی دەچێ گوندەکەش دەگو چێ هاتێ دەگو فلان و فلان فلان خواردنیان لۆمە دەکرد خواردیان دەکرد زۆر جا عارب عوسمان لەگەرماندا دەچوینە ئەو گوندەی دەگۆ ئەو گوندەی پێشترێ ساواری دایتەمە ئەگە بریزمان دەدەین لەکردن بۆ گەمێ دەکرد ناگۆ وەردانیش بەگەمێ بکرد ئەو جیانەمان هەموو دەکرد بەسکەینێ پاشی دەوری عێراق فەریق شعبی ئەتڵەس مەجموعەت بووین ئاخر ئەمە هەشت لاعیبی ئەتڵەسی لە نادی هەولێرش بووین ئەگەر دەبی یعنی بەزەوهان نەبوو بینێ وەڵا فەرق شعبی بوو هەشت لاعیبی ئەساسی ئەگەر نۆ نەبیتن هەموو لە ئەتڵەس بوو سناوەکان لۆ بژمێرم هەمووی لاعیبی باشی لە ئەتڵەس گەمەیان دەکرد ئەوە بوو کە یادەوەریەکانیمە بەس ئەمە لێکوانە دەمەوێ ناوی هەندێک کەسی بینم ئەو کەسانە شایسته ئەوە ناویان بینە فەرق شعبیەکان کە خزمەتی فەرق شعبیان کردیە یەک لەوانە محسینە قەڵۆمان هەبوو لێکوانە فەریقی تەحریریە بوو خدا عەفیکە محسین بۆ ئەوە هاوکاریی زۆری ڕاضی دەکرد کاک نەزمەدینمان هەبوو فەریقی محلی عەرەب کاک مشیرمان هەبوو فەریقی قەڵاتێ بوو کاک حاجی مامەدمان هەبوو مامی سەفینی دەکا ئەو ڕئیس فەریقی ئەتڵەس بوو ئەوانە هەمویان بە پارەی خۆیان فەریقیانەوە دەکرد ئەمن ئێستاکە پێت بینم لاعیبەکان تعجبیان دەبینێتن ئەو وەختی سیارەی هەبوو دەچووە لای جنوب ئەو لای لە بەسڕی کە دەهات و هەر جای دوو تاقم فاینەلەکە خۆی دەینا لە کوێت دەهاتن دەیان کڕی ئەو تاقم فاینەکە لۆمە دەهات ئەتڵەسی نادی هەولێر نەیبوو لە بەریکە لە کوێت دەهات تعجبیان دەبوو ئەو فەرق شعبیە لابچین لۆمە دەکڕی شتێکی دیکە زۆر مهم شەکر نەبوو شەکر هەر جاچێ چۆ بەغداد دەهات و موشایە بوو فەردە شەکریان دوو فەردێشەکەدا هەر لاعیبی سەفرەک ئیوی بوو دەیدای لۆ مالێ زان تەماشەکە مەعادە پارە ئەوانە هەبوون ئەو شخصیەتەن کە مامەسە درشاد بوو لە فەریقی شۆڕش بوو زۆر بوون یانی ئەوانی کە کاکستار بوو لە فەریقی لای کورانەوە لای کاکستاری خۆمان ئەوەی مەسئول ناوچەی هێزی ناوخۆ بوو ئەوانە هەموویان خزمەتیان دەکرد بە بێ مقابل پارەی خۆیان بە پارەی خۆیان فەریقیان هەبوو فەریقیان دەژیان یعنی ڕاتبیان دەدا لاعیبەکان ئیشان و لاعیبەکان دەکرد ئەوە ئەساسەکەی کە نادی هەولێر ئەو تاریخی